بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکرد و لایەنە سیاسیەکان و کاندیدەکان بەردەوامن لە پێدانی بەڵێن بە هاوڵاتیان. شەقامیش دابەشی دووبەرەی جیاواز بووە. بەشێکیان هیوایان بە بەڵێنەکان هەیە، بەشێکی تریان ڕایان وایە بەڵێنەکان نابنە کردار. بۆ چوونی ئەوانەی باوەڕیان بە جێبەجێکردنی بەڵێنەکان نییە لە چیۆ سەرچاوی گرتووە؟ ئایا توانراوە بەڵێن و کارنامەی بانگەشەی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێت؟ ئایا بەڵێنەکان جێبەجێ کراون بەڵام لە ئاست داوا و خواستی شەقام و هاوڵاتیان نەبووە؟ یاخود ئەوەی بۆتە بنەمای بانگەشە دوورە لە واقع و توانای جێبەجێکردنیان؟ یان بەڵێنەکان بەشێکیان جێبەجێکراون بەڵام ئەوە میدیا و ژاوەژاوی پۆپۆلیستیانی هەندێک لایەنی سیاسیە بۆ چوون و ڕای گشتی بەلا ڕێدا بردووە. سڵاو، بیلاڕەوفم بەرنامەی ڕاستیەکان دەدوێن پێشکەش دەکەم. ئەم بەرنامەیە تایبەت دەبێت بە ماوەی بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. ئێرە سەکۆیەکە بۆ هۆشیاری دەنگدەر لە ڕێگەیەوە بتوانێت زانیاری ڕاست و دروست وەربگرێت لەسەر کۆی ڕوودا و پێشاتەکان و ئەو دروشم و بەڵێنانی دەدێت لەلایەن کاندید و لایەنە سیاسیەکان و هەڵسەنگاندنیشان بۆ دەکرێت. ڕاستیەکان سەکۆیەکە بۆ هۆشیاری دەنگدەر و ڕوونکردنەوەی ڕووداوەکانی 6 ساڵی ڕابردوو و گەیاندنی پەیامی نوێی بانگەشەی هەڵبژاردن. لەم سەکۆیە ئێمە بێلایەنین، بەڵام داتا و ژمارەکان، بەڵگە و دیکۆمنتە فەرمیەکان، هەڵوێست و لێدوان و بەڵێنەکانی ڕابردوو لەگەڵ میوانەکانم تاوتویەکەین و ڕووی ڕاستی ئەو بابەتانە دەخینە ڕوو کە لێرە باسەکرد. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کارگەر لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند لە ئاستی بەرپرسیارەتیدا بووە لە جێبەجێکردنی بەڵێنەکانی، بە تایبەت لەو بەڵێنانی پەیوەست بوون بە دۆخ و گوزەرانی هاوڵاتیان و هەلی کار و خزمەت بۆ چین و توێژ و سێکتەرە جیاوازەکان. ئەمیر موحەممەد راپۆرتێکی تایبەت بە بەرنامەی ڕاستیەکان دەدوێن ئامادە کردووە لەسەر ئەو هەوڵانی هەبووە بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانی کە دراون بە هاوڵاتیان. ئێمە هاتووین بۆ ئەوەی کێشەکان پەنجە بخەینە سەر برینەکان و بە فعلی بزانین ئەو بربەستانە چین لە بەردەم بازاڕی کارمان لە بەردەم ئابووری هەرێمی کوردستان. لە دەست پێشخەریکی بێوێنەدا بۆ پەرەپێدانی گەشەی ئابووری و گەشەپێدان لە شارەکانی هەرێمی کوردستان، قوبات ساڵەبانی جێگری سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی پرۆژەیەکی کردووە بە ئامانجی ڕێخستن و دەرفەتی هەلی کاری گەورە بۆ گەنجان لە کۆمەڵگەی کوردەواریدا. ئەم دەست پێشخەریە نەگەرباز لە پرسی گەورەی بێکاری دەکات، بەڵکو و ڕێگە خۆش دەکات بۆ بەردەوامی ئابووری درێژخایەن و گەشەدان بە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵی کوردەواری. بێگومان ئەمە بۆ خۆی پشگیریەکی گەورە لە کەرتە سەرەکیەکان دەکات کە ئەسوود بە هەموو کۆمەڵی کوردەواری دەگەیەنێت. تەنها بە تاوکردنی ئەم بەشەی پرۆژەکە کە کارگەی ئاردە توانراوە 400 هەلی کار دابین بکرێت. بە تاوبوونی کۆی پرۆژەکەش لە ماوەیەکی نزیکی داهاتوودا 5,000 هەلی کاری تری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەرەخسێت. یەکێک لە پایەسەرەکیەکانی ئەم پرۆژەیە دابینکردنی مۆڵەتی کارکردن و جەرفەتە لە پیشەسازیە گرنگەکاندا، بە تایبەت لە دەستگاکانی وەبەرهێنان و نیشتەجێبوونەوە تا کۆمپانیەکانی ئۆتۆمبیل و پێشانگاکانی ئۆتۆمبیل. ئەوکات گەنجانی پیشەگەر دەسەڵاتیان پێدەدرێت بۆ ئەوەی ڕۆڵی سەرەکی بگرنە ئەستۆ کە بەشدارن لە گەشەسەندنی ئابووری شارەکانیاندا. سەرڕایەوەش پەرەپێدان و پێشکەشکردنی کۆمەک، هاوکاری و کار ئاسانی بۆ دووکانەکانی، چاکردنەوەی ئۆتۆمبیل و شوێنەکانی تری، کارکردنی پیشەسازی. ئەماش بۆ خۆی دڵنیایی دەدات لەوەی کە شارەزایی و کارامەی تەکنیکی ورتر دەکرێنەوە و بەکاردەهێنرێن بۆ پێشکەشکردنی خزمەتی زیاتر بە کۆمەڵ، کە لێرەشەوە ڕێگاکان ئاسانتر دەکات بۆ دامەزراندنی بەردەوام. هەروەها شارەکە سەرهەڵدانی کارژێڕی بەخۆیەوە دەبینێت و گەنجانی بە شێوەیەکی بەرچاو کاریان کردووە و دامەزراندن و کردنەوەی شوێنکاری نوێ وەک سەرتاشخانە و شوێنی ساندویج و قاوەخانە و بازاڕ و مینی مارکێتکردنەوە. ئەم بزنزانە نەک تەنها ڕنگدانەوەی ڕۆحی کارژێڕی گەنجەکانمانە، بەڵکو خزمەتگوزاریە سەرەکیەکانیش پێشکەش دەکەن کە ئابووری ناوخۆی بەهێز دەکات.
لە ڕێگەی پشتیوانی ئەنجامدراوەوە پلانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی و وەزیرانی حکوومەتی هەرێم ئەوەیە کە ئەم بزنسە بچووکانە بتوانن گەشە بکەن کە بەشدارە لە پێشکەوتنی ئابووری گشت هەرێمەکە. تاکو ئێستا ئێمە نزیکەی 860 مۆڵەتی وەبەرهێنانمان داوە بە کۆمپانیا کە بەپێی تەقیمی ئەو کۆمپانیانە و ئەو بەرنامەجانەی کە بەنیازن جێبەجێ بکەن 48,000 هەلی کارە ڕەخسێنێ ئەوە 48,000 هەلی کار لە کەرتی تایبەت. گەشەسەندنی ئابووری زیاتر فراوانترکردنی ئەم بوارە پرۆژەی وەبەرهێنان لە گۆڕەپانی یاریگای فوتبۆڵ و کۆگاکانی هەڵگرتنی خواردن و کەرەستە و شوێنی هەڵگرتنی خواردنی بەستوو لەخۆ دەگرێت. دڵنیابوون لەوەی کە هەردوو پێداویستیەکانی کات بەسەربردن و پیشەسازی دابین دەکرێت. ئەم پێشاتانە بەشێکن لە استراتیژێکی فراوانکردنی دەرفەت لە بەردەم گەنجان دەرخستنی بۆ بەرزکردنەوەی ژێرخانی ئابووری وڵات، هەروەها دروستکردنی هەلیکاری زیاتر و دابینکردنی داواکاریە زیادەکانی خزمەتگوزاری کۆمەڵانی خەڵکی کوردستان. کارازانیە بۆ وەبەرهێنەرانی ناوخۆبیانی تا بە سەرمایە و پسپۆڕیەکانیانەوە ببن بەسەر چاوەی بوژانەوە و دابینکردنی هەلی هەزارەها کار بۆ بێکارەکان و گەنجە خوێنگەرمەکانی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان. لە هەڵمەتەکانی هەڵبژاردن ئەم پرۆژەیە وەک بەڵگەیەک لە ئەسەر پابەندبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان با خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان پابەند دەبێت بۆ پێی کە ئامانجە بەرجەستەکراوەکان لە شوێنی خۆیانن. ئەم پێشکەوتنە ئابووریە چیرۆکی دەرفەت و داهێنان و داهاتوێکی باشترە بۆ هەمووان و دەرخستنی هانی هاوشاران دەدات لە پشتگیریکردنی کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ درێژەدان بەم هەوڵە گرنگانە بۆ خۆشگوزارانی گەنجەکانمان و داهاتووی کۆمەڵی کوردەواری. ئەمی راپۆرتێکی وردی ئامادەکردبوو لەسەر ئەو هەوڵانی هەبوون بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانە سەش لەگەڵ دکتۆرە لاڤاراس کاندید لە سەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی پارێزگای سلێمانی هەڵسەنگاندنێک بۆ دۆخی ئابووری و بازار و جێبەجێکردنی بەڵێنەکان دەخینەوە. دکتۆرە سڵاو لێبێ. سڵاو لێبێ دکتۆرگیان. هیوادارم زۆر باش بی. زۆر سپاس. پسپۆرەکە لە بواری ئابووری گشتیایە. بەڵێ. بێگومان ئەکرێت لەسەر هەندێک بابەتی پێوەست بە دۆخی ئابووری و ئەو بەڵێنانی لە ڕابردوو دراون قسە بکەین. با یەکسەر پرسیاری ئەو بینەرانە بکەی کێسە سەیرمانەکەن. تا چەند ئەو بەڵێنانەی لە ڕابردوو دراون بە تایبەت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێندرابوو کە کاریگەری هەبێت لەسەر باردۆخ و گوزەرانی خەڵک هەلی کارە خزمەتە هەندێک بەڵێنی تریش تا چەند توانرا ئەم بەڵێنانە جێبەجێ بکرێت. ئایا جێبەجێ کراون؟ بەڵێ. دەست خۆش بێ دکتۆرگیان سەبارەت بەو بەڵێنانە کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بە هاوڵاتیانی ئەم هەرێمەمان داوە بە تایبەتی پارێزگای سلێمانی و دەوروبەری من لەم بەرنامەیە ئینشاڵڵا بە داتا و بە ڕقم ئەیسەلمێنم بۆ بینەران و بۆ هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری کە ئێمە خاوەن بەڵێنی خۆمان بووین و لەگەڵ ئەوەی کە توانامان یا ئەو دەسەڵاتی کە هەمان بووە لەناو حکومەتە زۆر سنووردار بووە لەگەڵ ئەوەی ئەو جۆرێک لە پشتگوێ خستن بە بەڕوونی دیار بۆ پارێزگای سلێمانی و بەشێکی زۆری هاوڵاتیان خۆشیان شایەتی دیری ئەو ڕاستیە من بە حکمی ئەوەی کە ئێستا ئەچمە ناو خەڵکەوانێ و خەریکی بانگەشەی هەڵبژاردنین خەڵکی خۆی شایەتی ئەوە ئەیە لەسەرەوەی کە پارێزگای سلێمانی دەوروبەری بە تەواوەتی پشتگوێ خراوە لەلایەن کابینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو ئەمانەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان تیمەکەی جەنابی کاقوبات لەناو حکوومەتە هەوڵی تەواوی داوە بۆی ئەو بەڵێنانی کە داوێتی بە دەنگدەرانی خۆی وەکو خۆی جێبەجێ بکە. جا من لەم بەرنامەیە ڕەنگە زۆر کەس هەبێ گلەی ئەوەی هەبێ بڵێ کاقوبات وعدی 50,000 هەلی کاری پێداین وعدی ئارامی پێداین وعدی خزمەتی پێداین بەڵام دڵنیا نەبێ لە ڕاستیەکان لەوەی کە ئایا ئێمە خاوەن پەیمانی خۆمان بووین یاخودنا. من لێرە بە ژمارە ئیسەلمێنم بۆ بینەرانی خۆشەویست بۆ دەنگدەرانمان بەڵێ ئەمانە کۆمەڵک داتان کە ئێمە لە وەبەرهێنان وەرمان گرتووە لە سنووری پارێزگای سلێمانی
لە ساڵی 2021 تاکو 2024 واتە ئەمانە داتای 3 ساڵن لە ماوەی 3 ساڵە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئیدارەکردنی بڵین سنووری پارێزگای سلێمانی کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بۆ لە ئیداری خۆجێی پارێزگای سلێمانی 126 پرۆژە لەم سنوورەیە ئەنجام دراوە مۆڵەتی پرۆژەی وەبەرهێنان بەڵێ باش ئەمە چ سوودێکیەوە بۆ خەڵک ئەم پرۆژەی وەبەرهێنانە کە لە دواترایینە سەر ئەوەی کە بە وردەکاریەکەشی باسی بکەین طبعاً بە بڕی 4 ملیار و 831 میلیۆن دلار بووە سەرمایەکەی کە خراوەتی نزیکە لە 5 ملیار دلار بەڵێ و 31500 هەلیکاری ڕەخساندووە جا من لێرە حەزەکەم یەک ڕوونکردنەوە بم بۆ هاوڵاتیان کە تۆ ئەڵێی ڕەخساندنی هەلیکار شەرت نییە ئەوە بەڕاستە و خۆ من یەکسەر بڵێم وەرە تۆم تەعین کرد وەرەم پرۆژەی بۆ تۆکەم لە بارکردنی ژینگەی کارکردن لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی لە دەوروبەری یعنی ڕەخساندنی هەلیکار بۆ خەڵکی ئەم سنوورە بۆ خەڵکی ئەم پارێزگایە 126 پرۆژەکە مۆڵەتی پێدراوە بەم بڕە لە سەرمایە بۆتە هۆی ڕەخساندنی 31500 هەلیکار داتای 3 ساڵ ئەمە داتای ساڵانە ئەم داتایە چۆن بووە بزانم ساڵەکان جار کردوتەوە جام کردوتەوە بە برادران بۆ مەمخەنە سەر شاشەکە کە پرۆژەی وەبەرهێنان کراوە لە سلێمانی ئەمە ساڵی 2021 33 پرۆژە بەڵێ بە بڕی 1 ملیار و 47 میلیۆن دلار ئەنجام دراوە یاخود مۆڵەتی پێدراوە لە ساڵی 2022 38 پرۆژە بە بڕی 1 ملیار و 181 میلیۆن دلار مۆڵەتی پێدراوە لە ساڵی 2023 52 پرۆژە بە بڕی 2 ملیار و 603 میلیۆن دلار مۆڵەتی پێدراوە ئەگەر سەیری ساڵەکان بکەی بە ڕوونی دیارە ژماری ئەم پرۆژانە چۆن ڕووی لە زیادبوون کردووە و ئەمانە هەموو بۆتە هۆی ڕەخساندنی هەلیکار یعنی بێنە بەرچاوی خۆت هەر یەکێک لەم پرۆژانە بەم بڕە چەندێک هەلیکاری ڕەخساند ئەمە لە 150 پرۆژەی وەبەرهێنان بەڵێ پرۆژەی وەبەرهێنان گرنگی چییە بۆ خەڵک؟ بەڵێ ئێمە طبعاً یەک خاڵی زۆر ئەرێنیمان هەیە لەم داتایانە کە من وەکو پسپۆرێکی ئابووری دارایی دیقەتممە ئەوەیە کە لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری سەرجەمی سەرمایە و داهات و مۆڵەتی پرۆژەکان تەنها نەدراوە بە وەبەرهێنان لە کەرتی نیشتەجێبوونە چونکە ئێمە جەختی سەرەکیمان لەسەر ئەوەیە نابێت تەنها تەرکیزمان لەسەر یەکێک لە سێکتەرەکان بێ باقی سێکتەرەکانی تر ئیهمال بکرێ یاخود پشتگوێ بخرێ ئەوەی جێی دەستخۆشیە ئەوەی جێی پێزانینە لەم داتایانە ئەوەیە کە لە 150 پرۆژەکان پرۆژەی نیشتەجێبوونە لە 150 تری بۆ کەرتەکانی ترە لە گەشت و گوزار لە بازرگانی لە پیشەسازی لە پەروەردە لە تەندروستی و هەتا کۆتایی پرۆژەی وەبەرهێنان ئیسفادەی چیە یان گرنگی چیە بۆ هاوڵاتیان لە ڕووی ئابووریەوانێ هەر پرۆژێکی وەبەرهێنان طبعاً ئێمە بەڕێزی ششارەزای لەو بوارەکەدا بە حکمی پسپۆرەکەت واتە بەگەرخستنی سەرمایە لە پرۆژەیەکە کە ئەبێتە هۆی خزمەتکردنی ئەو ناوچەیە ئەو 1500 هەلیکارە چۆن ڕەخساوە ینی بۆ یەکێکی نیشتەجێبوون دروستکراوە چۆن هەلیکارەکان ڕەخسا خەڵک بڵێ هەر کرێکاریە نەخێر ئێمە لەوانە کە بیرەکەینەوانێ بڵێن باشە پرۆژێکی نیشتەجێبوون هەر کرێکاری پێویستە نەخێر کە تۆڵی پرۆژێکی نیشتەجێبوون یان ئەو 31500 هەلیکارە تۆ ئەندازیارە پێویستە تۆ کرێکارە پێویستە پاسەوانە پێویستە وەستای دار و تەختەت پێویستە وەستای پەنجەرەت پێویستە وەستای یعنی هەموو ئەمانە ئەکەونە پرۆسی کارکردنەوە دروستکردنی ئەلەمنیۆم بەڵێ چیمەنتۆ ئەمانە هەمووی ئەکەونە هەلیکارەوە یعنی هەموو هەلیکاریان بۆ ئەڕەخسێ باشتر بڵم کەواتە جگێلەوەی ئەم پرۆژە نیشتەجێبوونانە کە تەواو ئەبن لە داهاتوو کۆمەڵێکی تر لە هەلیکارە ڕەخسێنن کە جیاوازە لەوەی لە کاتی دروستکردنیانە ڕەخساندویانە باش ئەمە داتای سێکتەری گەشت و گوزارە بەڵێ گەشت و گوزار لە ساڵی 2023 تاکو 2024 یعنی دو ساڵ کەمتری دو ساڵ کەمتر دەمایەک تقریبا لە 2024 چکە ئێمە هێشتا لە ساڵی 2024 1016 پرۆژەی گەشت و گوزار ئەنجام دراوە لە مۆڵەتی وەرگرتە بەڵێ 4614 هەلیکاری ڕاستەوخۆی ڕەخساندووە طبعاً ئێمە من باسی تەنها هەلیکاری ڕاستەوخۆ ئەکەین بە دەر لە ناڕاستەوخۆکە کە بەهۆی ئەم پرۆژانەوانێ هەلیکاریان بۆ ڕەخساوە کە ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و یعنی ژمارەیەکی کەم نییە ئەمانە بە ئاسانی نایەتە دی کە تۆ ئەمەنە پرۆژە 4600 تقریبا نەکاتە 36000 جارێ ئەمە جارە 36000 لە 50000ەکە باشە بابێ لەسەر بابەتی بازرگانی بەڵێ لە ساڵی داتانە لەلایەنی پەیوەندیدار وەرگین بەڵێ لە ژووری بازرگانی سلێمانی لە شوێنی لە دەستەی وەبەرهێنان یعنی لە هەموو شوێنەکان فەرمیە داتاکان هی خۆمان نییە چکە ئێمە کەسانێکی ئەکادمین بە حکمی بڕوانامەکانمان بە ژمارە قسە ئەەکەین بە داتا قسە ئەەکەین بۆی کەشتەکە ڕوون بێ لە لای دەنگدەران و هاوڵات ڕوونێ سە پرۆژێکی وەکو مایۆرکا بۆ چەند کەسیشی تیا خەڵکە لە
تەنیشتیەوە تێپەڕێ ئەزانەکەەوەی لە سلێمانی بێ نزیکی 200 زیاتر لە هەلی کاری ڕخساندووە زۆربەی زۆری پرۆژەکان من هەمووی بە ناوی وەبەرهێنەرەکانیشیانەوە لە لامە وەرم گرتووە کە بڕێکی ئەجگار زۆر لە هەلی کاریان ڕخساندووە و ئەم پرۆژانە خۆشبەختانە بڵین دابەش بوون بەسەر پارێزگای سلێمانی و دەوروبەریشیە یعنی پرۆژەمان هەیە نزیکی 400 هەلی کاری ڕخساندووە پرۆژێکی ئەمە یەکێک لە پرۆژەکان بە سەدەها پرۆژەی وام لەلایە بە ناوی وەبەرهێنەرەکەەوە کە مۆڵەتی پێدراوە بۆ ئەوەی کە ئەم هەلیکارە بڕخسەنێ ئەوەی جێ دەستخۆشی ئەوەیە هەتا وەکو ئارامی نەبێ چکەی مەڵین هەلی کار و خزمەت من ئارامیشی بۆ زیاکەم هیچ کات ئەگەر ئارامی نەبێ وەبەرهێنێک من ئەگەر کەسێکی وەبەرهێن بەم جەنابە عینەن شت ناین داوای مۆڵەتی کارکردن بکەین ئەگەر دڵنیان نەبین لە ئارامی چکە سەرمایە ترسنۆکە ئەوە پندێکی یان قسەیەکی ئابوووریانەیە من ئامادە نیم سەرمایەکەم بەگەڕ بخەم ئەگەر دڵنیانە بم لە ئارامی لە سەقامگیری ئەو ناوچەیە کەواتە ئارامیەکەمان ئەوە 100% مسۆگەر کردو بۆیە نەتیجەکەشی بەم شێوە باش ئەمە داتای بازرگانیە بەڵێ لە 2021 تا 2024 یعنی لە ماوەی 3 ساڵ تقریبا 777 نووسینگی خانوبەرە مۆڵەتیان وەرگرتووە بەنزگەنی کان سێ کەسی شتیاکانی کان دوو کەسی شتیاکەن 1600 هەلیکاری ڕاستەوخۆی بەڵێ پێشانگای ئۆتۆمبیلمان هەیە واتە معرەز کە کرابێتەوە نەگەوەی کە پێشترە بووی ئەوەی کە لە تازە کراوە لە 21 و 22 23 ئەم چەلماغی 2024 کرابێتەوە 113 معرەزی ئۆتۆمبیل پێشنگای نزیکی 500 هەلیکاری ڕاستەوخۆی ڕخساندووە 500 کەسی شیتیاکەن هەندێک معرەز لەوەی دوو کەسی شتیاکەن هەندێک کەس دە کەسی شیت بەڕاستی وایە بە پێی حەجمی معرەزەکە لە هەمان کاتە 1251 کۆمپانیا مۆڵەتی وەرگرتووە کە ئەمەش بۆتە هۆی ڕخساندنی 3500 هەلیکاری ڕاستەوخۆ و پێشانگای پیشەسازی یاخود لە بڵین ئەو کەسانی کە لە بواری پیشەسازی ئیشەکەن 691 بڵین شوێن مۆڵەت دراوە 2100 هەلیکاری ڕاستەوخۆ ڕەخسێنراوە لە هەمان کاتە ئەم پێشانگای ئۆتۆمبیلە کە ئێمە باسی ئەکەین 500 هەلیکاری ڕاستەوخۆی ڕەخساندووە بیر لەوە بکەرەوانەیە کە تۆ ئەم 500 هەلیکاری ڕاستەوخۆی بۆتە هۆی ڕەخساندنی چەندەها هەلیکاری ناڕاستەوخۆ تۆ پێشانگایەکی ئۆتۆمبیلەکەیتەوە پێویستە بۆ نمونە سنتەرێکە بۆی کە فەحسی بڵین بۆیاخی ئۆتۆمبیلەکە بکرێ فەحسی عەقلی سیارەکە بکرێ خۆمان نەزانین یعنی کە کاتێک یەکێک ئۆتۆمبیلێکی تازە هەر ئەوەنی ڕاستەوخۆلی کار ناڕاستەوخۆش کاریگەری هەلیکاری ڕەخساندووە هەلیکارەکە چۆن کۆکردبوونەوە 2000 3500 و ئەمە 6000 ئەمە 7500 بە نزیکەی ینی لە هەر سێکتەرە و کۆمەڵە بڕێکی زۆر مەبلەغێکی زۆر لە خەڵک لەوەی پرسیار کا بڵە کەسێک کە نووسینگی خانوبەری داناوە بۆچی دەستکەوتە بۆ هەلیکار ڕاستە هەر کەسێک کە نووسینگە بۆ نمونە 777 نووسینگی خانوبەرەمان هەیە چۆن دەستکەوتنێ بۆ هەلیکار هەر یەکێک لەم نووسینگانە دوو کەسیش بەگەڕ بخا یعنی دوو کەس لە بێکاری ڕزگاری بووە دوو کەس چۆتە ناو پرۆسەی کارکردنەوە هەر ئەم دوو کەسە پێشتر داهاتی نەبووە ئێستا بۆ بەخاوەن داهاتی خۆی خۆ لە سنووری پارێزگای سلێمانی نیشتەجێیە ئەچێتە ناو بازاڕەوە ئەو موچەیە ئەو داهاتەکەیەتی خەرجێکە سەرفێکە لە بازاڕە منێک فرۆشیارم هەستەکەم خوازە سەر کاڵاکانم لەسەر بەرهەمەکەمم هەیە کەواتە منیش ئەبێ بە پاڵەرێک بووم بۆی دەستی کاری زیاتر بەگەڕ بخەم و بەم شێوازە و زنجیرەیەک وایە ئابووری یەک بە دواییەکە داتای تر هەیە سەبار بە هەندێک ئیشی بچووک بەڵێ جا من دواتر هەندێشتی تریژەڵم لەسەر کاری بچوو بۆ نمونەمە قایمقامەتی سلێمانی ئەم داتانی لە 2020 تا 2024 2127 شوێنی کارکردن مۆڵەتی پێدراوە ساڵۆن ئیشی بچووک سەیرەکەی مارکێت مینی مارکێت خواردنگا قاوەخانە و هەندێ ئیشی ترکە تاسێک ئیشی بچووکی پێوترێت ئەمانە 6000 هەلیکاری ڕاستەوخۆی ڕەخساندووە ئەمەش جێگەی یعنی ژمارەی زۆر دڵخۆشکەرە بەڕاستی کە بەڵێ کە ئەم داتانەمدی ئێمە خۆشبەختانە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەوان لە سنووری قایمقامەتی سلێمانی بۆ خەڵک لای ڕوون بێ نەک محافەزەی سلێمانی پارێزستنی بەس قایمقامەتی سلێمانی دەسەڵاتی قایمقامەتی سلێمانی 2127 شوێنی کارکردن مۆڵەتی وەرگرتووە لە 21 تا 24 مۆڵەتی وەرگرتووە 6000 هەلیکاری ڕاستەوخۆ ئێمە ئەم ژمارەیە بەڕاستی من هەموو کات وەکو بڵین کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان خۆشە کە
خزمەتێکی پارێزگای سلێمانیان هەرێمی کوردستانەکەین هەرگیز نایفرۆشینەوە بە ئەو پارێزگایە یاخود بە هەرێمی کوردستان یاخود بە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی و دەوروبەری و زۆر کات ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانێکێک لە سەرۆریەکانی ئەوە بووە کە زۆر دڵێکی فراوانی هەیە یعنی ئامادەیە هەموو کات گوێ لە ڕخنەی خەڵک بگرێ ڕخنەکانیان بە دڵێکی فراوانە وەرگێ ئەگەر چی واژ نەبێ یعنی ئێمە زۆر جار بەداخەوە خەڵکی ئەم هەرێمە بە تایبەتی پارێزگای سلێمانی بە حکمی ئەو غەدرەی کە لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان لی کراوە و پشتگوێ خراوە ڕەنگە زۆر بەمان گلەیمان هەبوو بێکەم تا زۆر بەڵام ینی ڕاستیەکان ونن لامان ناچین بگەڕین بەوەی کە بە داتا ببینین ئەم ئاوەدانیە ئەم ئارامیە چۆن هاتوۆتە بەرهەم لەوەی بپرسێ باشە کەسێک مارکێتی دانا و بۆچی دەستکەوتە بۆ ئیدارەی سلێمانی ڕاستە چۆن دەستکەوت نییە هەر یەکێک لەمانە کە سەیرەکەین ئێمە ڕاستە بەڕاستە خۆڵین 6,000 ئاسایە ینی ئاسایە 2000 مارکێت و ساڵۆن و خواردنگە بکرێت ئەگەر ئارامی نەبێ ئەگەر بازار باش نەبێ ئەگەر بازار باش نەبێ ئەگەر هەست بە جموجۆڵی بازار نەکەی تۆ چی دوکانێک دانەی مارکێتێک بکەیتەوە نەخێر هەموو یەکێک لەمانە کە ئێمە دراسی جدوای اقتصادی بۆکەین تۆ یەکەمین شت ئەبێ هەست بکەی کە بازارەکەت خواستی تایە ئیتر هەر شتێک بێ لەمانە کاڵایەکە خزمەتگوزارێکە تۆ بێ هەست بکەی جارێ ئایا خواست هەیە لەسەر کاڵاکەت خەڵک داوای ئەو شتەی تۆکە ئەگەر هەزنەکەی نایکەیتەوە مارکێتە ئەم خواردنگەی ناکەیتەوە هەر یەکێک لەمانە دیسانەوە خاڵێکی تری ئەرێنی هەیە ئەوەیە کە بۆ نمونە من دوکانێکی خواردنگەم هەیە ئەچم خواست لەسەر بۆ نمونە نانەوخانەکان و سەمونخانەکان دروستە بێت لە بەرەوەی خۆم خواردنگەم هەیە پێویستم بە کاڵاکەوانێ لەسەر گۆشت لەسەر مریشک لەسەر بەرگومی کشت و کاڵی بەڵێ هەموو ئەمانە کەواتە بەناڕاستە و خۆ جارێکی تر کاری کردەوە سەر بازار بە هەمان شێوە بۆ ئارایشتگایەک بۆ مارکێتیەک هەتا کۆتایی ئەمە لەستانی بۆ زەمزی بووین و لە 50,000 ئەمە 50,000 بەستەنا سلێمانی باسی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ئێستا لە دوای ئەوە داتای هەموو ئەوانەشم حازر کردووە بۆ جەنابتان تاکو ئامادە من ئەمە شتێ بخەمەڕوو لە 180 ئابووری ئەمریکا کە گەورەترین ئابووری جیهانە لە 126 GDP جیهان کۆی بەرهەمی جیهانی ناوخۆیی لای ئەمریکا لە ساستی جیهان با 27 تریلیۆن دلارە لە 180 ئابووریەکەی لەسەر ئیشی بچووک و بزنسی بچووک بنیانراوە و توانێتی هەلیکار بە 10 میلیۆن هەلیکار بڕەخسێنێ بۆ ئیشی بچووک زۆر گرنگە بڕی پشتی اقتصادە بەڵێ پێش ئەوەی کە بێ سەر ئیدارەی گەرمیان حەزەکەم یەک ئیشارەت بە شتێک بەم بیرم چوو باسی کەم لە سەر داتاکانی پێشوو طبعاً لە ساڵی 2021 و 22 تا حدێ بازاری سلێمانی زۆر کشومات و خامۆش بوو بەڵام جەنابی کاقوبات بۆی کە باسی ئەوە بکەم کە چەندێک بە مشوری پارێزگای سلێمانیەوە بووین ئێمە وەکو تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو حکومەتە لە ماوەی یەک هەفتەیە 55 پرۆژەی خستە سەر مێزەکی خۆی سەرجەم بەڕێوەبەری دایرەکانی کۆ کردەوە بزانێ بۆچی ئەم بازارە کشوماتە یعنی بۆچی جموجۆڵی تیانە گلەی ئەوەیان کرد کە لە هەولێر پشتگوێ خراون وەک پێویست ینی هاوکاری ناکرێن جەنابی کاقوبات لەسەر دەسەڵاتی خۆی لەسەر جهدی خۆی ینی کەوتە هاوکاریکردن و یارمەتیدانی ئەم پرۆژانە و جموجۆڵێکی زۆر باشی خستە ناو بازارەوە هەر ئێستا بە کابرایە کە خاوەنی کارگەیەکی چیمەنتۆیە لە خۆی بپرسێ لە ئێستا و لە 2023 بازاری گەرمتر بوو یا لە پێشتر کەسێکی تر کە خاوەنی معمەلێکی شیش و ئەلەمنیۆم و پلاستیک و هەتا کۆتاییە لە خۆتان بپرسن ئێستا بازار جموجۆڵی گەرمترا یاخود لە ساڵەکانی پێشووتر ئەمانە بە ئاسانی نایەتە بەرهەم دکتۆر ئەمانە جوهدی جەنابی کاقوبات جوهدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتێکە حەزەکەم یەک شت بۆ خەڵک ڕاستکەمەوە ئیشی حیزب نییە پارە سەرفکە بۆ بوژانەوەی بازار ئەوە ئیشی حکومەتە یعنی حکومەت ئەبێ باوکی میلەت بێ خەمخۆر بێ بۆ هەموو پارێزگاکان وەکو یەک کە مشوری بازاریان بخوا مشوری هەلیکار بخوا مشوری گەنج بخوا بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاز دڵسۆزیمان بۆ خەڵکی ئەم پارێزگایە و دەوروبەری هەستاوین بەو مەسئولیەتە و بەو بەرپرسیارەتی بابەسکی ئیدارەی گەرمیان بابینە سەر ئیدارەی گەرمیان طبعاً گەرمیان خۆمان نەزانین پایتەختی ئەنفال و شەهیدان و یعنی تەنها گەرمیان جێی شانازی نییە بۆ باشووری کوردستان بەڵکو لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان گەرمیان بووە بە شانازی بۆمان بۆ بە ڕەمزێک بۆ قوربانیدان بەڕاستی اینجا بابین سەیری ئەو داتایانە بکەین کە بزانین ئێمە چیمان کردو بۆ خەڵکی گەرمیان بۆ بژانەوە بۆ کاسپی بۆ کەسابەت و بازاڕیان طبعاً ئەگەر بینە سەر پرۆژەی نیشتەجێبوون سیر بکەین ئێمە 2022 بۆ 24 ماوەی 2 ساڵ تقریبا ئەمە داتای وەبەرهێنانە
بڵین وەکو ئیسtismار و بەرهێنان کە داتامان وەرگرتووە 16 پرۆژەی نیشتەجێبوون تەنها پرۆژەی نیشتەجێبوون مۆڵەتی پێدراوە لە سنووری ئیدارەی گەرمیانە ئەم 16 پرۆژەیە بۆتە هۆی ڕەخساندنی 10,000 هەلیکار 10,000 هەلیکار دکتۆر ئاسان نییە یەکمان ئێستا خەڵکی کەلار خۆیانی بینن چەند پرۆژەی نیشتەجێبوون لە کەلار لە بواری جێبەجێکردنایە خەڵکی شەکات و مەکاینی تایە و خەریکی دروستکردنی بینا و باڵەخانە لە هەموو پسپۆریە جیاوازەکان لە هەموو مەجالەکان وەکو کەلار و گەرمیان کە پێشتر باسی گەرمیان تەکرد بیابانێک تا کە بەرچاو ئێستا بژانەوەیکی زۆر گەورەی کە بگوانەمە ئەگە کارکردنێک لە پشتەوە نەبوو بێ بوو ئەوەی ئەو زمینەی بۆ لەبارکرێ پێمانی ئاسان بوو بێ پرۆژەی بەس نیشتەجێبوو کە 10,000 هەلیکایی بەس لە گەرمیان ڕەخساندووە بە دڵنیایی لە هەمان کاتە 16 پرۆژەی ترمان هەیە لە بوارەکانی پیشەسازی بازرگانی پەروەردەیی کە 3,000 هەلیکاری ڕەخساندووە ئەمەش دیسانەوە یەکێکی ترە لە جێگای دەستخۆشی کە ئێمە کوپسپۆرانی ئابووری دارایی جێگای دەستخۆشیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئیداری پارێزگای سلیمانی و دەوروبەری بە ئیداری گەرمیانەوە لەبەرەوەی تەوزیعکردنی پرۆژەکان گرنگیدان بە پرۆژەکان تەنها یەک سەکتەری نەگرتوتەوە نیشتەجێبوونمان هەیە پیشەسازیمان هەیە بازرگانیمان هەیە پەروەردەییمان هەیە تەندروستیمان هەیە کە ئینشاڵڵا لە بەرنامەکانی داهاتوو ئێمە ئەیخەینە ڕوو بۆ بینەران کەواتە ئەمە جێگای دەستخۆشیە کە ئێمە 16 پرۆژەی ترمان لە ئیداری گەرمیان کردوتەوە لە بوارەکانی پیشەسازی و بازرگانی پەروەردەیی تقریباً 11,000 هەلیکار بەس لە گەرمیان بزانین هەندێ داتای تر سەبارەت بە ئیداری گەرمیان هەیە باشە لەسەر گەشت و گوزار ئەگەر سیر بکەین تەبعاً ئێمە لە پێشتر کە باسی گەرمیان و کەلار و ئەمانە ئەکرا بە سەحرایەکی گەرمی یعنی بەو شێوازە ئاهاتە بەرچاومان لە بواری گەشت و گوزارە مێشکمان هەر بۆەوە ناچوو لە ساڵی 2022 تاکو ساڵی 2024 هەشتا پرۆژەی گەشت و گوزار لە سنووری ئیدارەی گەرمیان مۆڵەتی پێدراوە کە بۆتە هۆی ڕەخساندنی 350 هەلیکاری ڕاستەوخۆ ئەمەش خۆی لە چیا بینێتەوە لە بڵین کەپری گەشتیاری لە شوێنی گەشت و گوزار لە پارکە لە شوێنی یاریکردنی مناڵان ئەمانە هەمووی بۆتە هۆی ڕەخساندنی 350 بەس هەلیکاری ڕاستەوخۆ بەدەر لە کارە ناڕاستەوخۆکە کە بەهۆی ئەمانە و جارێکی تر ئەکەونەوە ئیشکردن و ئەچنەوە ناو بازاری کارکردن ئەمە بەڕاستی جێگای دەستخۆشیە جێگای پێزانینە کە تۆ لە سەحرایەک بتانی هەشتا مۆڵەتی بەس گەشت و گوزاری بی و دڵنیاتانەکەمەوە ئەگەر ئارامی نەبێ ئەگەر خزمەت گوزاری نەبێ لە ئاسپێویسا هەشتا پرۆژە مۆڵەت وەرناگرێ منێکەوە بەرهێنێکم دڵنیانە بم لە ئەوەی کە قازانجەکەم ناچم داوای مۆڵەت بکەم کەواتە زەمینەیەک ڕەخساوە بۆ قازانج بۆیە هەشتا پرۆژە مۆڵەتی وەرگرت بازرگانی و شوێنی کارهاوشێوەی کە سلێمانی هەبوو لە سنووری ئیدارەی گەرمیان بەڵێ 571 مۆڵەت دراوە بە بڵین پرۆژە بازرگانیەکان کە بۆتە هۆی ڕەخساندنی بەستما هەر مارکێت و خواردنگە و ئارایشتگە و کافتریا و هەتا کۆتایی کە ئەمەش 1500 هەلیکاری ڕەخساندووە لە سنووری ئیدارەی گەرمیان هاتار کەسێکیان ئەگەر سێ کەس ئیشی تاکوێنی حەو کەس هەنێک دوو کەس بەڵام بە تێکرا 1500 هەلیکاری ڕاستەوخۆ باسی ئیداری ڕاپۆرت من ئاگادار بووم تەلەفۆن تەکرد بۆ هەندێک لەو شوێنانەی کە مۆڵەتی وەرگرت بوو ئەوە چەند کەس لادی شەکانی بە دیاریکاوی بە دەقیقی لە زاری خۆیانە و ژمارەکانمان وەرگرتووە یعنی کابرایە کە وەبەرهێن بێ کە کارگەشتیاو هەیە لە کەلار بە سەدان هەلیکاری ڕەخساندووە لە بواری بەرهەمی سپیایی شەکە بەرهەمەکانی نەک لە هەرێمی کوردستان ئەنێرێ بۆ ناوەڕاست و باشووری هەلیکاری ڕەخساند بە دڵنیایی با ئێستا خەڵکی کەلار بڕیاربن لەسەر ئەوەی کە ئایا کارگەی شیا و ئێستا لە کارایانە ئاوەدانیە بۆ کەلاریانە و چەند کەس لە خەڵکی کەلاری خۆشەویست ئێستا لەو کارگەیە لەسەر جێبووەکانی شەکە باشە ئیداری ڕاپەڕین با بینە سەر ئیداری ڕاپەڕین پێشەوەی باسی بڵین ژماری پرۆژەکان بکەم حەزەکەم ئاماژە بۆ بم کە جەنابی کاقوبات ئەوەندەی کە سەردانی هەولێر و سلێمانی کردووە و بە مشوریانەوە بۆ ئەوەندەش سەردانی ئیداری ڕاپەڕینی کردووە لەگەڵ تیمی حکومەتە بەردەوام لە بڵین ئاستی خەمخۆریە بۆ ئەو ئیدارەیە بۆی کێشە و گرفتەکانیان چارەسەرکە بەردەوام لە گفتوگۆیە بۆ لەگەڵ تیمی حکومەتە بۆی کە ئەو کێشەی بێکاریە کەم کاتەوە کە بەداخەوە بەرۆکی گەنجانی ئیداری ڕاپەڕینی گرتوتەوە ئەمە لەگەڵەوەی کە ئێمە زۆر پارێزگای سلێمانی پشتگوێ خراوە لەگەڵ دەوروبەری و لە هەمان کاتە
بەشە بودجەی پارێزگای سلێمانی لە لای زۆربەمان وابزانم ڕوونە کە چەندێک تەرخان کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئیداری ڕاپەڕین زۆر جێی گرنگی ئێمەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێستا پرۆژەکان لە ساڵی 2024 سیانزە پرۆژەی بازرگانی پەروەردەی مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتووە. بەڵێ بۆتە هۆی ڕەخساندنی 350 هەلیکار. پەیمانگای ئەهلیتیە. بەڵێ. کەرتی تایبەت. خوێندنی تایبەتی تایە. مەکتەبی تایبەتی تایەمانە بە شێکی نەخۆشخانەی تایبەتی بۆی خەڵک نەڵێ وەڵام ئەم سیانزە پرۆژەیە چێم 350 هەلیکارە چێ پەیمانگا کراوەتەوە لێ فەرمانبەری وەرگرتووە مامۆستای وەرگرتووە مەکتەبی تایبەت کراوەتەوە مامۆستای وەرگرتووە. پەیمانگای تایبەتی تیان نزیکی 2000 گەنج ئیشی تیاکە. یعنی ئەمە جێی دەستخۆشیە جێی سوپاس و پێزانینە لە هەمان کاتە لە ڕووی گەشت و گوزارەوانێ طبعا لە ساڵی 2021 تا 2024 256 شوێن و پرۆژەی گەشتیاری مۆڵەتی پێدراوە کە بۆتەوەی ڕەخساندنی 2600 هەلیکار هەر خۆمانێستا لە سوشیال میدیای بینین بڵێن زەی بچووک چەنەها بەلەم و ماتۆڕی کارەبایی و چی ئیشی تیا ئەکاو بەڕاستی بۆتە جێی سەرنج خەڵک لە ناوەڕاست و باشووری عێراقەوەیە بۆ ئەم شوێنە وەکو شوێنێکی گەشتیاری لە هەمان کاتە ڕوئیا و ئامانجی جەنابی کاقوبادە کە بەڕاستی ئیدارەی ڕاپەڕین بکاتە شوێنێکی گەشتیاری وە گرنگی پێ بدە و من لێرەوە پێم خۆشە بەڵێن بم بە خەڵکی خۆشەویستی ئیدارەی ڕاپەڕین ئەم داتانی کە باسێکین تەنها دەستپێکێکە ئێمە ئاگامان زۆر لە نزیکەوە ئاگامان لە گیر و گرفتەکانی ئێوەی خۆشەویستە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمێکێتی لەناو حکومەتە و ئەوە تەمۆحی جەنابی کاقوبادە کە بڵین ئەم ژمارانە ئەم پرۆژانە کە کراوە تەنها دەستپێکێکە لێرەوە من بەڵێن بە ئێوە ئەم خەڵکی ئیدارەی ڕاپەڕین خەڵکی ڕاپەڕینی خۆشەویست دڵنیاتانەکەم دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە بۆ جەنابتانە کرێ زۆر گەورەتر ئەبێ لەوەی کە بۆ سلێمانی کراوە بۆ ئیدارەی گەرمیان کراوە بۆ هەڵەبجە کراوە واتە گەشە بە و دۆخەی ڕاپەڕی ئەمانە ئەمەی کە زۆر جێی دڵخۆشیە حەزەکەم لێرە هەڵوێستەی لەسەر بکەین ئەوەیە کە یەکێکی تر لەو سێکتەرانە کە لە ئیدارەی ڕاپەڕین زۆر گرنگی پێدراوە شوێنەوارناسیە یاخود شوێنەوارە کارکردنە لە بواری شوێنەوارکردین و گەڕانە هەڵکۆڵین و بەڵێ ئەمە بۆ حکوومەت نەک بۆ ئەوەی بە کەرتی تایبەت بەڵێ بۆ زانکۆیەک لە بەریتانیاوە هاتووە لەوێ ئەگەڕێ بۆی مێژووی و ناوچێ ساحکاتەوە چەندین زانکۆی دەرەکی کۆمپانیای دەرەکی حتا ناوخۆیی لەم بوارەیە ئیشەکەن 390 هەلیکاری ڕەخساندووە بۆ دەرچوانی بەشی شوێنەوارناسی کە ئەمە مای دڵخۆشیە ئەگەر گەنجێک 2 ساڵ 3 ساڵیش لەما ئیش بکە بڵێن خیبرەیەک وەرەگرێ لێ هاتوویەک وەرەگرێ دواتر ئێمە شوێنەواری ترمان هەیە توانی ئیسفادە لە تواناکانیان بکەین حتا ئەتوانین لە دەرەوە ئیسفادە لە تواناکانیان لەسەر ئەم بابەتی هەلیکارە بزانین داتاکانی تر چیمان هەیە لەسەر ڕەخساندنی دەرفەتی کار لە پارێزگای هەڵەبجە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست ئەو داتانە کە وەرمانگرتووە لە ساڵی 2022 تا ساڵی 2024 پێشەوەی کە باسی وەبەرهێنان و گەشت و گوزار بکەم حەزەکەم ئاماژە بەوە بە پارێزگای هەڵەبجە پێش ئەوەی کە جەنابی کاقوبات یعنی بچێتە ناو حکومەتەوانێ و لە تیمی حکومەتە بەشداری بکەین و کۆیەتی نیشتیمانی کوردستان تقریباً بە نزیکی 1000 کەس یعنی 2000 کەس تقریبا نەک 1000 کەس سەردانی ئەو شوێنەی کردووە لە ساڵی 2019 باشە لە ساڵی 2024 کە ئێمەش تا ساڵی 2024 تەواویش نەبووە تقریبا دەمانێک تێپەڕ بووە لەم ساڵە نزیکی 1 ملیۆن کەس سەردانی پارێزگای هەڵەبجەی کردووە وەکو گەشتیار لەم 1 ملیۆن کەسە لە 120 خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان بوو عێراقیش بەڵێ دەرەوەی عێراقی بوو اینجا دوکتۆر بیهێنە بەرچاوی خۆت هەر یەکێک بڵین لەم ملیۆن کەسە ئەگەر 50,000 خەرج کردبێ چ داهاتێکەکە بۆ ئەو پارێزگایە بەڵێ اینجا بابینە سەر داهاتەکەی وەبەرهێنان پرۆژەی پیشەسازی پەروەردەی بازرگانی نیشتەجێبوون مۆڵەتی پێدراوە بەڕێوەبەراتی وەبەرهێنان لە هەڵەبجەش نوێ تازە 500 هەلیکاری ڕاستە خۆیان ڕەخساندووە لە مۆڵەتی گەشتیاری 1500 هەلیکاری 2020 تا 2024 بەڵێ ئەمە ژمارەیەکی دڵخۆشکەرە بەڕاستی بۆ پارێزگای هەڵەبجە ئەمە باسی کەرتی حکومی وشت نییە باسی وەبەرهێنان بەڵێ گەشت و گوزارە کە لەو پارێزگایە کراوە دیسانەوە ئەمەژە بۆ کەمەوانێ ئەگەر جموجۆڵی بازار نەبێ ئەگەر ئارامی نەبێ خەڵکی ئەم مۆڵەتە زۆرە وەرناگرێت باشە بزانین هەر لەسەر هەڵەبجە هەندێ داتای ترە سەوار بە ئیشی بچووک پرۆژەی بچووک خەڵکە خۆی مۆڵەتی وەرگرتوێ
با ئەمە باسی کشت و کاڵ و 12 پەلەوە پرۆژەی پەلەوە بەس لە 2020 تا 2024 لێ مۆڵەتیان تواتە داواجنی مریشک مۆڵەتیان تو ئیشەکەن ڕاستە 6 هەلیکاری ڕاستە و خۆی ڕەخساندوو ئێمە باسەری ژمارە نەکەین بەڕاستی چونکە من لێرە 6 هەلیکار و لەوێ 1000 و لەوێ 1500 کە کۆیەکەی تەوانێ ئێستا لە کۆتایی داتاکانای خەمە ڕوو بۆ بینەران کە چەندێکە عەدەدی ئەو هەلیکارە کە ڕەخساوە ئەمە بەرهەمی باغداریە بەس نەک کشت و کاڵی وەکو سەوزەواتەوە بەس باغداری هەنار و هەنجیر و زەیتون بەڵێ گەر سەیری بکەین هەنار بەڵێ لە 25500 تۆنەوە بۆ 33000 تۆن عەدەدەکەی زیای کردووە هەنجیر بە هەمان شێوە لە 100 تۆنەوە بووە بە 370 تۆن سێ ئەوەندە زیای کردووە زەیتون لە 770 تۆنەوە بۆ بە 850 تۆن بێگومان زیادبوونی ئەم ڕێژەیە پێڵە بۆچی ئەمە دێناوە باسی 33000ەکەی زیای کردووە یعنی بۆچی پێویستە بە هەلیکارە ئەمە پێویستە بە هەلیکارەوە لە بەروی پێشتر تۆ ئەگەر 25000 تۆنت هەبوو بێ ئێستا بۆ بە 33000 تۆن پێشتر 100 کەسی بڵێن لە کشت و کاڵەکە ئیشی کردووە لە پێویستی بە 100 پێویستی بە 200 بە پێی جۆری بەرهەمەکە ئەمە لە کاتێکە حەزەکەم ئاماژە بەوە بەم بەرەمی کشت و کاڵێکێکە لەو بەرهەمانەی زۆر بە خێرایی زیان ناکە فترەیەکی ئەوێ کاتێکی ئەوێ تا ئەمە بتوانین بڕێکی زۆر لەو بەرهەمە زیاد بکەین وەکو عەدەد بەڵام ئەمە جێی دەستخۆشیەکە لە ماوەیەکی کەماشان داتای ترە وسەوار بە هەڵەبجە لەسەر بابەتی پرۆژەی بچووک کە لەوەی کرابوو بە نزیکەی 200 بەس خەڵک داوای مۆڵەتی دوکان و شۆپی سەرتاشخانە ئەو شتانی کردووە ژمارەیە 75000 هەلیکاری ڕاستەوخۆ لە کەرتی تایبەت کە بەشێک لە سێکتەرەکانی تریژ وەرنەگیرابوو تەنها سەرەکیەکان وەرگیرابوو ئەم ژمارە چیمان پێڵێ ئەم ژمارەیە وەڵامێکە بۆ ئەو هاوڵاتیانە کە لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە نیشتەجێبوون وەگلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکان لەوەی کە ئێمە جەنابی کاقوبات سێ بەڵێنیدا بە خەڵکی ئەم هەرێمە کە هەلیکار بوو کە خزمەت بوو کە ئارامی بوو ئەمە وەکو هەلیکارەکە ئەگەر باس بکەین ئێمە جەنابی کاقوبات وعدی 50000 هەلیکاری یابوو جا وەک وتم ئاماژەم پێ کرد یعنی هەلیکار شەرت نییە تۆ بەڕاستە و خۆ بڵێ وەرەوە تۆم تەعین کرد ئەوە دوکانێکم بۆ تۆ کردەوە لە بارکردنی زمینە بۆ هەلیکار خۆی ڕەخساندنی هەلیکارە بەڕاستی ئێمە لە جیاتی 50000 هەلیکار 75000 هەلیکارمان لە کەرتی تایبەتە ڕەخساندووە یعنی 25000 زیاترە لە بەڵێنێکە یاومانە بە خەڵکی بۆ خەڵکی ئەمەوێ ئاماژە بۆ پێش هەموو شتی ئەمە تەنها لە کەرتی تایبەتە لە کەرتی گشتیشە بە هەزارەها هەلیکار ڕەخسێنراوە لە کەرتی پەروەردە لە تەندروستی هەتا کۆتایی لە هەمووی گرنگتر ئێمە لە بەرەوەی جەنابی کاقوبات پەیامێکی هەبووە بۆ خەڵک کە ئێمە ئەمانەوێ هەلیکاری یەکسان بڕەخسێنین ئەمە هەموو کات کە بۆ نمونە ئێمە کەسێکمان دامەزران دەبێ یا هەلیکارمان ڕەخسان بێ بە تایبەتی لە کەرتی گشتیە ئاگاداری بۆ کراوە لەسەر ئەساسی ئاگاداری و بەبێ ئەوەی کە بڵین فەرق و جیاوازی کرابێ ئەم هەلیکارانە ڕەخسێنراوە بەڵام هەمان دەرفەت هەبوو بۆ خەڵکی هەولێر و دوهۆک ئایا بنراوە ئاگاداری بۆ بکرێ و خەڵک ئاگای لێ بۆ چۆن ئەم کەسانە دامەزرێنراون بێگومان دڵنیام کە ئاگادار نین لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە بەڵێنێکمان بە خەڵکی خۆماندا بوو کە هەلیکاری یەکسان بڕەخسێنین بەبێ ئەوەی جیاوازی بین بە جیاوازی ڕەگەز جیاوازی ئاین و بیرروبۆچوونی ئاینی جیاوازی بیرروبۆچوونی سیاسی یعنی ئەم هەلەکارانە کە ئێمە ڕەخساندومانە بە تەحەداوە ئێڵێم کە هیچ فەرق و جیاوازێک نەبوو لە نێوان ئەو بیر و باوەڕە سیاسی ئەگەر کەسێک گلەیەکی هەبێ کێشەیەکی هەبێ بە پێی جیاوازی ڕەگەزی بە پێی جیاوازی بیرروبۆچوونی ئاینی بیرروبۆچوونی سیاسی ئێمە ڕێگریمان کردو لەوەی کە کار بکە با لە ڕێی بەرنامەکەی جەنابتەوانە دۆسێکی بگەێنێتە من بە دواداچوونی بۆکەم و ئەو کێشەیە چارەسەرەکەی و ئەمەش کە کردومانە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە وەکو دەستپێک سەیری ئەەکەین دڵنیابن کاری زۆر باشتر زۆر جدیتر بۆ خەڵکی ئەم هەرێمان جامەی باشە ئەمیر راپۆرتێکی ئامادەکرد سەبارەت بە خزمەت لە سلێمانی کە ئێمە سێکتەر بە سێکتەری باسەکەین لەوەیە تەنها لە بواری ڕێگاوبانی شایەمە جارێ لە سلێمانی قسەکەی هەندێک پرۆژەی ترێ پێکەوە راپۆرتکە بین دواتە گەڕینەوە هەندێک ژمارە و داتای گرنگی ترێ خینە ڕوو لەسەر بابەتی خزمەت لە سلێمانی. لا وەچەرخانێکی گەورەدا بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی هاتوچۆ و باشترکردنی هاتوچۆی ڕۆژانە بۆ دانیشتوانی شاری سلێمانی حکوومەتی خۆجێیی لەم دواییانەدا چەندین پرۆژەی ژێرخانی گرنگی تەواو کردووە
ئەم پرۆژانە کە بریتین لە دروستکردنی پرد و ئەندەرپاس بڕیارە ژێرخانی ئابووری شارەکە بەرز بکاتەوە و هاتوچۆی ئاسانتر لە سەرانسەری شارەکەدا مسۆگەر بکات. لا پێشاتە هەرە بەرچاوەکان پردی یەکتربڕی بەختیاری و پردی یەکتربڕی ئارام هەیە. ئەم پردانە بە شێوەیەکی استراتیژی دانراون بۆ ئاسانکردنی قەرەباڵغی زۆری ئۆتۆمبیلەکان کە بە ناوچە سەرەکیەکانی شارەکەدا تێدەپەڕن. لە ئێستادا دانیشتوان دەتوانن چاوەڕوانی کاتی گەشتکردنیان کورتتر ببێت. بە تایبەتی لە کاتی ڕێگاکان پڕلا خەڵک کە بە شێوەیەکی گشتی کاتی هاتوچۆی سەرەکی دانیشتوان و سەردانیکەرانی شارەکەیە. جگە لەم پردانە چەندین ئەندەرپاس دروستکراون بۆ زیاتر باشکردنی هاتوچۆی شارەکە. پردی ئەندەرپاسی فاروق، ئەندەرپاسی حەبسەخانی نەقیب، ئەندەرپاسی والی کە هێشتا پرۆژەکە تەواو نەبووە. ئەمە بۆ کەمکردنەوەی پاڵەپەستۆی هاتوچۆی ئۆتۆمبیل و باشترکردنی سەلامەتی لە سەر ڕێگاکان کە دروستکراون. ئەم ئەندەرپاسانە زۆر گرنگن بۆ دڵنیابوون لەوەی کە هاتوچۆ بە ئاسانی بەڕێوە دەچێت بە بێ و دواکەوتنانی کە زۆرجار بەهۆی چوارڕیان و لایەکی ترافیکەوە دروست دەبن. حکوومەتی خۆجێیی جەختیلاوە کردوتەوە کە ئەم پرۆژانە بەشێکن لە دەستپێشخەریەکی گەورەتر کە ئامانجلەی کەمکردنەوەی قەرەباڵغی هاتوچۆی شارەکە و ئەو کاتەی پێویستە بۆ گەشتکردنی دانیشتوان بۆ شوێنی کار یان شوێنەکانی دیکە با ڕێگەدان بە ئۆتۆمبیلەکان بۆ جوڵەی ئازاتر. شارەکان نەک تەنها کاتەکانی گەشتکردن کەم دەکاتەوە بەڵکو و چارەسەری نیگەرانیەکی بەرچاوی سەلامەتی گشتی دەکات. ئەم پردو ئەندەرپاسە نوێیانە یارمەتی دەرن بۆ کەمکردنەوەی ژماری ڕووداوانەی کە ساڵانە ڕوودەدەن چونکە ڕۆیشتنی هاتوچۆ ڕێک دەخەن و ناوچە باوەکانی قەرەباڵغی لەناو دەبن. جگا لەوەش ئەم پێشهاتانە بەشدارن لە گەشەسەندنی ئابووری شارەکە. بە ئابوونی ژێرخانی کاراتر کارگەکان دەتوانن بە ئاسانی کار بکەن. کرێکارانیش دەتوانن لە کاتی خۆیاندا بگەنە شوێنی کارەکانیان. ئەمەش یارمەتی دەرە بۆ ئابووریەکی ناوخۆیی تەندروستتر و دینامیکتر کە هەم سوودی بۆ خەڵکو و هەم بۆ بازرگانانی سلێمانی دەگەیەنێت. حکوومەتی خۆجێیی تشکی خستە سەر گرنگی ئەم پرۆژانە لە دروستکردنی شارێکی سەلامەتر و کارەتر. هەروەها ئاماژەی بۆشدا کە ئەم پێشکەوتنانە بەشێکن لە استراتیژێکی گەورەتری پلاندانانی شارەکان بە ئامانجی مۆدێرنیزەکردنی سلێمانی و مسۆگەرکردنی ڕێگەی گەشەی ئابووری بۆ ساڵانی داهاتوو. دووبارە سڵاو دکتۆرە بە باسێکی هەندێک پرۆژە بکەین لەسانی کە پرۆژەی گرنگ بوون لە ماوەی 2 ساڵە ئەمانە کراون داتاکان کۆکرێتەوە لەسەر بابەتی ڕێگاوبانە کە بە بڕی 43 ملیار دینار تەنها لە سلێمانی لە 2 ساڵە 5 یەکتر بڕوو ئەندەرپاس دروست کراون کامەش بۆ ڕێخستنەوەی پرۆژەی استراتیژی ڕێگاوبانە لە سەنتەری سلێمانی. جا بزانین پرۆژەی یەکەم لەم 43 ملیارە کوێیە؟ بێگومان یەکتر بڕی ئارامێکێکە لەو یەکتر بڕە گرنگانی کە لە پاییز لە هاوینی 2022 دەستی پێکرد و لە هاوینی ئەم ساڵ کرایەوە. ئەم پرۆژانە گرنگیان چییە؟ ئەم پرۆژانە ئێمە طبعاً زۆر جار خەڵکی سلێمانی پارێزگای سلێمانی گلەیلەوە کاڵێ خزمەتی پارێزگای سلێمانی ناکرێ. خزمەتی پارێزگای سلێمانی کراوە ئەمانە ئەم بڵین چەند ئەندەرپاسە کە ئێستا ئاماژەی پێین و برادەران بەداتا بۆمانە خەنە ڕوو ئاماژەیە بەوەی کە بەڕاستی ئێمە لە خزمەتی ئەوەیە بووین کە بڵین کار ئاسانی بۆ بڵین خەڵکی پارێزگای سلێمانی بکەین لە چەند ڕوویەکەوانێ. طبعاً ئەگەر بڵین ڕێگاوبان پێشی باسی داتاکان بکەین لە ڕەنگە کەسانێکی بڵێ ڕێگاوبان چییە یعنی بۆچی گرنگە. ڕێگاوبان کە کاتێک تۆ کار ئاسانی ئەکی بۆ هاتوچۆی هاوڵاتیان یعنی گەڕانەوەی کات بۆ ئەو هاوڵاتیە یعنی کەمکردنەوەی سترێس و حاڵەتی بڵین تووڕەبوون و تەحملی لەلای هاوڵاتیان یعنی ئەوەی کە تۆ لەبری ئەوەی کە بە نیو سەعات بکەیتە شوێنی کارەکەت بە چارەکی ئەگەیتە شوێنی کارەکەت یعنی جەنجاڵی و سەختی و بڵین پیسبوونی ژینگە لەو ناوچەیە کەمەکەیتەوانە. لە هەمان کاتە باشبوونی ڕێگاوبانەکان و یەکتر بڕەکان نقطەیەکی ئیجابی تری هەیە ئەوەیە کە تۆ ئۆتۆمبیلەکانمان لەبری ئەوەی بە 6 مانگ تێکچێ بە ساڵە تێکەچێ بۆ نمونە یعنی کە ئەمەش دیسانەوە کاریگەری ئەرێنی باخی بەختیاری دینارتێکی پرۆژەکەیە بەڵێ ڕێگەی سلێمانی تاسڵوجە پێکەوە بەستێتەوە بەڵێ لە ئەیلولی 2022 دەستی پێ کردووە لە هاوین 2024 کراوەتەوە.
بکاتەوە با خەڵکی سلێمانی بە ویژدانەوە شایەتی بن لەسەر ئەو ڕاستیەی پێشتر پێشەوەی کە ئەم یەکتر بڕە هەبێ یاخود ئەم ئەندەرپاسە هەبێت کە ئەم ڕێگایەمان بۆ یەکەوە بۆ ئەبەستێتەوە بیرتان بێت چەندێک قەرەباڵغی هەبوو لای کەمپینۆی زانکۆی سلێمانیەوە ئەگەر تۆ بدویستا بچی بۆ بەکرەجۆ ئەبواە بەبەردەم ئەو ئیزدیحام و قەرەباڵغیە بڕۆشیدا تا پێچ دەکرد و جارێکتر خۆتە گەیاندەوە بەکرەجۆ یعنی من وەکو مامۆساکی زانکۆی سلێمانی چەندەها جار ڕوبەڕووی ئەوە بوومەتەوە مامۆسا دواکە و خوێندکار دواکە و بەهۆی ئەو قەرەباڵغی و جەنجاڵیەوە کە لەو سەرجادەی بەڵام ئێستا زۆر بە ئاسانی پرۆژێکی تر لە سلێمانی کە لەمای ئەم دوو ساڵەیە کراوە بەڵێ برادەران داچەکانمان یەکتربڕی ئارامە بەڵێ کە ئەمەژێکی ترە لە پرۆژە 355 میلیۆن دیناری تێچووە بەڵێ شقامی بازنەی مەلیک محمود کراوە لە 2022 دەستی پێکردووە لە ئاوینی 2024 کراوەتەوە بەڵێ ئەمەش دیسانەوەیەکی ترە لە ئەو خاڵە ئەرێنیانە ئەو ئیشە دڵخۆشکەرانە بۆ پارێزگای سلێمانی کە ئەنجام درراوە کە گەڕەکەکانی ئیبراهیم محمەد و قڕگە و ئەمانە پێکەوە ئەبەستێتەوانێ وەسیمایەکی زۆر جوان و مۆدرنی یاوە بە پارێزگای سلێمانی لەسەر ئەم پرۆژانی کە لە سلێمانی کرابوون لەسەر ئەمە یەکتر بڕیاران بوو دەرپاسی فاروق 8 میلیارد دینار ئەوژی 2022 دەست پێکرد و لاوین 2024 کۆتایی هاتووە 8 میلیارد دینارە لە ئەندەرپاسی کترمان هەیە ئەمە سیانیان تەواو بۆ دوانیان لە ئیشکردنایە جیاواز بوون کێکتیکە لە ئەندەرپاسەکانەویش حەبسەخانی نەقیبە کە هەر لە سلێمانی جێبەجێکرێت کە 5 میلیارد و 730 میلیۆن دینار تێچوێتی لەسەر بازنەی شقامی بازنەی مەلیک محمود پاییزی 2023 دەستی پێ کردووە کە ئەمەش دیسانەوە کاریگەری زۆر باشی ئەبێ لەسەر هاتوچۆی هاوڵاتیان لەسەر ئەندەرپاسی والی کە ویژێکی دیکە لە ئەندەرپاسەکانی دیکە دروستەکرێت 6 میلیارد دینار تێچوێتی لەسەر بازنەی مەلیک محمود بۆ هەواری شارە پارکێواری شار و لە پاییزی 2023 دەستی پێکردووە و لە ئێستا بەردەوامن لە کارکردن قۆناغی باشی بڕیوە بەگشتی ئەم تێچووی پرۆژانە لەسەر حکوومەت نەبوو چۆن توانرا ئەمە بکرێت بەڵێ ئەمە بە پاڵپشتی بڵین جەنابی کاقوبات بۆ وەبەرهێنەرەکان وەهاندانیان و بڵین ڕەخساندنی زەمینەیەک بۆ ئەم وەبەرهێنەرانە تاکوهانیان بدا هەڵبستن بە ئەنجامدانی ئەم پرۆژانە کە بەڕاستی جێی دەستخۆشیە کاریگەریکی زۆر باشی کردوتە سەر هەم سیمای پارێزگای سلێمانی هەم هاتوچۆکردنی هاوڵاتیان لە هەمان کاتە هەتا ڕێگەوبان باشتر بێ هەتا کار ئاسانی بکەین بۆ هاوڵاتیان و بۆ بەرهێنەران لە ڕووی ڕێگاوبانەوە کەواتە زەمینێکی لە بارترە ڕخسەنین و بۆ بەرهێنان جارێکی تر لە سێکتەرە جیاوازەکانی ترا چونکە من کە هەستم کرد و بەرهێنێکم هەستم کرد جادۆبانەکە باشە بەردەوامە بێت جادۆبان باشە کار ئاسانیە سیمایەکی جوان لە شارەکەیە بێگومان هانم ئەیا بۆی کە پرۆژەکانم ئەنجام باشە دکتۆرە لاڤارەس کاندید لەسەر لیستیکێتی نیشتمانی کوردستان لە بازنەی پارێزگای سلێمانی سپۆر لە بوونی گشتی سواز بۆ جەناب ئەو داکاوژمارە و زانیارە هەنیکان بۆ من زۆر نوێ بوون کە دڵیان بۆ بینەرانی ژەروا بێت تاستێک بۆ چوونی من لەسەر هەندێ بابەت بۆی داتاکانەوە گۆڕە دەستخۆش بینەرانی بەڕێز بەرنامەی ڕاستیەکان دەدوێن بەردەوام بێت هەندێ مەلەف و دۆسەی گرنگ لە بەرنامەکانی ئایندا خێنە ڕوو کە هەمووی دۆسەی فەرمی و لەلایەنی فەرمیەوە گیراون کە بەشێکیان لای خەڵک نوێن و ئەکرێ کاریگەریان لەسەر ڕای گشتی هەبێت هەر شاد